بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، سلامي خواهي قورتان لبي مسلمان عزيز كان لهركن بسراني عزيز خوشويست. هاتنا برنامج پرسیار و وڵامی مانگی ڕەمەزانی پیرۆز لە خزمەتی ئێوەدا کە دەربارەی ئەوەی پرسیار و وڵام دەربارەی مانگی ڕەمەزان و هەروەها پەرتووکی ڕەمەزان لەگەڵ پەرتووکی زەکاتدا، ئەو پرسیارانەی کە تایبەتە بە مانگی ڕەمەزانی پیرۆز. ئازیزان و خۆشەویستان، ئێمە هەفتا پرسیارمان هەڵبژاردە بوو لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستدا. ئێمە تا ئەم دەقەیە لە خزمەتی جەنابتانە شەوان هاتووین 65مان باس کردووە، 5 خاڵێکمان ماوە، واتە 5 پرسیار و وڵاممان ماوە لەوەی کە خۆمان بەرنامەکەمان دانابوو لە خزمەتی جەنابتاندا. و لەگەڵ ئەو پرسیار جوابدانەوەی ئەو پرسیارانەی کە بۆمان هاتووە بۆ کۆمێنت یان لێمان کراوە بەدەمی، توانیمانەوە لەم پەیجی مزگەوت بڵێن ئەم پەیجەیە لە خزمەتی ئێوەدا بتوانین خزمەتێ بکەین. داواکارم لە جەنابتان بە دوعای خێر بۆ هەمولایەکمان، خوای گەورە لە من قبول بکە و لە ئێوەش قبول بکە ئینشاءالله عیبادەتی ئەم مانگە شیرینە. ئەمڕۆژ دەچینە سەر پرسیاری 66ەم. پرسیارەکە ئەوەیە کە دەڵێت ئەگەر هات و وتمان بابەتەکەمان لە 60ەوە چووەتە ئەوەی بابەتی ئافرەتانەیە. بابەتێک ئەوانەیە کە ئەوش ئەوەیە کە باس ئەکا ئەگە ئەڵێ ئافرەت ئەگەر هات و پرسیارێکمان بۆ هاتووە، ئێستا جوابت دەدەینەوە ئینشاءالله. با ئەم چەندینە پرسیارەکەین دەدەینە خزمەتتان لەگەڵ کۆمەڵێکی پرسیاری ترا کاک محەممەد گیان. ئەگەر ئافرەت لە عادەی خۆیان بوو، تەبیعی بوو، خوای گەورەم عادەتەی داناوە لەسەر ئافرەتان، لەسەر کچان، لەسەر ژنانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دایناوە لەسەر پیاوان کەوا لەشگرانیە. ئەوەیە ئینسان ئەگەر هات و ئەڵێ ئافرەتێک گەر هات و طبیعەتی خۆی وابوو، لە عادە بڵێن لە عادەی شەریعە بوو، عادەکەی بەردەوام دەبێت لەسەر ئەوەی کە بڵێن بەردەوام ئەبێت هەتا ئەو عادەی بۆ دێ ئەمجا دەسەڵەگرێ لە ڕۆژوو. واتە ئەگەر هەتا مەرجەکانی شەرتەکانی نەبینێ، ئەوە واز نایەنێ لە ڕۆژوگرتن، بەڵکو بەردەوام دەبێ. ئەگەر ئینسان هات و ئافرەتێکمانەیە دووگیانە، بەڵام ئەترسێ، فإنها لنفسها لا تصوم، ئەو کاتە ئەم ئافرەتە کە ترسا لە خۆی، ئەم کاتە ئەم ئافرەتە ڕۆژوو ناگرێ و پاشان ڕۆژەکەی دەداتەوە. ئەگەر هات و ترسیا لە مناڵەکەی، ئەو کاتە ئەبێتە ئەوەی کە نەیتوانی لە بەرخاتر مناڵەکەی، ئەو کاتە هەندێک عولەما فەرموویان ئەیگرێتەوە، هەندێک کەفارەتێدا یان وتیانە، هەندێک عولەما فەرموویانە یەکێکیان ئەدا لەم دوانەدا. پرسیاری بۆ نمونە 68ەم، دم الاستحاضة لا يؤثر في صحة الصيام. خوێنێکمانەیە، خوێنی استحاضەی پێڵێن، ئافرەتەکان ئەزانن ئەو خوێنەی زەرەری نییە، ئەوە هیچ تەئسیر ناکات لە ڕۆژۆکەت، هەر خوشکێ هەر دایکێ کردوێتی. 69ەم بۆ نمونە فەرمێ قیاس ئەوەیە، حامل بڵند و گیان، ئافرەتی دووگیان و مرضعە شێردەر، فيجوز لهما الإفطار. ئەوە ئەتوانێ بۆ نمونە چی بکە؟ ڕۆژۆکەی نەگرێ، چونکە بۆ زەرەری هەبێ بۆ خۆیان بۆ مناڵەکەی، ئەو کاتە ڕێگا درراوە هەردووگیان کە نەیگرێەوە سەوا خاوە چی ڕۆژەکەی بگرێتەوە، و قەزای لەسەر نییە. یعنی ئەگە ئافرەتێک حامل بوو، حەملەکەی دانا، دووگیان بوو، دوای دووگیانەکەی ڕۆژەکەی دەگرێتەوە. ئەگەر ئافرەتێکمانەیە شیردەرە، ئەگەر هات و شی بۆ نمونە لە مناڵەکە بڕاوە شیر ئەگەتوانی، ئەو کاتە چێکە ڕۆژۆگرێ کەفارەت نادا، ئەگەر نەبوو کەمجا کەفارەتدا. سەوا خافن على نفسها أو والديهما، ئەو یان لە خۆی یان لە مناڵەکانی. هەفتامینیان پرسیاری کۆتاییمان ئەوەیە کە المرأة التي وجب عليه الصوم، واجبە لەسەری ئافرەت ئەوەی تایە چی إذا جامعها رجلها زوجها في النهار رمضان برضاها. ئەگەر پیاو هاتە لای شەرمینی، هاتە لای خێزانی بەڕەزامەندی ئافرەتەکە، ئایا حکم چی ئەکەوێتە سەر ئەمانە؟ وتيان علماء إن كانت مكروها فعليه الاجتهاد في دفعه لا كفارة لها.
ئەو کاتە کەفارەت ناکەوێتە سەری، بەڵام ئەم نابێ ڕێگا بەوە بدا چونکە هابە ڕۆژ و نابێ ڕۆژەکەی بشکێنێ لەبەر خاتر ئەوە، چونکە شکانی ئەوە قەضا ئەکەوێتە ئەو کاتە بێ ڕۆژەکەی بگرێتەوە، بەڵام کەفارەتی نادا، بەڵام بابزانێ کارێکی چاکی نەکردووە بەڵکو خراپی کردووە، چونکە قسەی خوا شکاندووە بە قسەی مێردەکەی، ئەمەش نابێ، عەکسی ڕۆژی سوننەتە. دەینە سەر ئەو پرسیارانەی هاتووە. کاک محەممەدە فەرمێ بۆ نمونە ئەفەرمێت ئایا ڕۆژێکمان لێ خواردووە؟ ئەوە ئێمە ناتوانین حکم بدەین لەسەر ئەوەی ڕۆژێکمان خواردووە یان نا، چونکە خوا گیانە فەرمێ لە قورئانە کە ڕۆژوو بگرن، ڕۆژووی مانگێ بگرن، ئیتر مانگێ ئایا سیە، ئایا مانگێ 29 لە عەرەبیدا. و پاشانش بۆ نمونە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانی وتووە ڕۆژوو بگرن بە مانگ و جەژنشکەن بە مانگ. لای ئێمە مانگ نەبیراوە، ئیتر ئینشاءالله ئەوانەی کەوا سێر ئەو مانگە ئەکان یاوان لە پێشی ئێمن، ئەوانتر ئەگەر خورابێ نەخورابی ئەوان گونەحبار، ئینشاءالله ئێمە گونەحبار نابین، ڕۆژەکەمان تەواوە. کاک محەممەد گیان ێژە ڕای تۆ چییە لەسەر گوێگرتنی لە وتاری مامۆستا کرێکار؟ ئەمە پەیوەندی بە بابەتی ئێمەوە نییە، ئێمە لەبەر ئەوەی بابەتی ئێمە بابەتی ڕەمەزانیە، بابەتی ئێمە بابەتی ڕۆژووە، بەڵام هەموو ئینسانێ لە ژیانە من بە عامەڵێم، حەقم نییە ئەو پیاوە من فرە ناسم، بەڵام من ئەوە ئەڵێم هەموو کەسێک احتیمالی سەوابی هەیە، احتیمالی خەتاشی هەیە. هەر شتێک چاک بوو بۆ ژیان و بەرژەوەندی ئینسانی مسلمان و چاک لە هەر کێبێ لەبەر ئەوەی ئەسحاب و یاوەران لە شەیطان قسەیان وەرگرتووە کە چاک بووە، کەواتە هەر شتێک چاک بێ ئێمە وەک ئیسلام وەک مسلمان وەری دەگرین لە هەر کێبێ، تەنانەت بەجارێکە شتێک بۆ ژیانمانش ئیسفادەی بێ لە کەسێکی کافر ئینسانی ایماندار ئەتوانێت وەری بگرێ. ئەگەر ئەوە نەبێت ئەوە ئەگە خراپبووری ناگەینی نەرکێبێ. پرسیارێکی تر هاتووە ئەفەرمێت بۆ نمونە پرسیاری ئەوە کراوە کە ئەڵێت ئایا من ئێستا سەرفترەم داوە چییە؟ سەرفترە ئینسان بتوانێت پێشی جەژن بیدا، ئەسەح ئەوە شوێنەکەیەتی و کاتەکەیەتی، یان ئەگەر ئەوەش نەبوو عولەمایان فەرمویانە ڕۆژە 2 ڕۆژ ئەتوانی پێشی بخەن. پرسیارێت تر کراوە، ئەم پرسیارە زۆر دووبارەیە مسلمانە عەزیزەکان، ئایا سەرفترە خواردن بدەین یان پارە؟ ئێمە باسمان کرد ناچین ئەو تەفاسیل و خلافانە دڵی مسلمانە بڕەنجێنی، بەڵام علم ئەمانەتە، زانیاری ئاینی ئیسلامی پیرۆز ئەمانەتە. دوو ڕێی لەسەرە، ڕێیکیان ئەوەیە کە ئەڵێ بە خواردن بدرێ، لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خواردن دراوە، شافعی و کۆمەڵێکی عالمی زانای تری زۆری لەسەرە. ڕێیەکی ترمان شەڵێ بە پارە، چونکە هەر ظروف و کاتێک هات ئەگەر زانیت قیمەتەکەی باش بوو، یعنی پارەکە باش بوو لە خواردنەکە ئەتوانی پارەکە بدەی. ئەم شەیە ئەو شەیە هەرێکی کۆمەڵێک علەما و زانا و دانای حەکیمیان قسەیان تیا کردووە، ئینشاءڵڵا هەدگی ثەوابە، گرنگەوەی ئێمە دەستمان بگێتە هەژار و نەدار و لێ قەوما و بتوانی پڕیکەینەوە، خوای گەورە جەزای ئەو کەسانە بداتەوە بە خواردن ئەیدەن، و خوای گەورە جەزای ئەو کەسانەش داتەوە کە بە پارە ئەیدەن. خوای گەورە لە هەموو لایەکمان گرنگەوەیە قبول بکە. ئەوە پرسیارێکی تر هاتووە، ئەڵێن ئەوەی کە دەربارەی کە ئایا کابرایەک پارەی لە ماڵایە، پارەی لە ماڵایە بۆ نمونە، ئایا ساڵێ 2 ساڵ 3 ساڵ دێتە سەریا، ئایا چی بکە هەموو ساڵێ زەکاتی بدا؟ بەڵێ من ئەم پرسیارم جواب نەداوە لە ژنی فتووە کە پرسیارم کلیاوتیانە بێ هەموو ساڵێک کە چی بکە زەکاتی دا. ئەی چی لێ بکەن؟ ئەتوانن لە کارێکی تدا بەکاری بێنن، چونکە ئەو کاتە نیسابەکەی نەگەیتە زەکات. ئەم خۆشەویستە پرسیاری کردووە لەبەر خوێندن ئەتوانین ڕۆژ و نەگرین؟ ئەمە من ناتوانم فتوایەوە بۆ بدەم برا جوانەکەم عەزیزەکەم، چونکە ئەتا ئێستاکە پرسیارێک ئەتا ئێستاکە جوابی ئەمەم دەست نەکەوتووە کە بتوانم هەرچی کاتێکش دەستم کەوێ، هەرچی لەحزەیە فتوایە بەڵگەیەک هەتا ئێستاکە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە ئینسان لەبەر ڕۆژوو کە چی بکە، کە ڕۆژوو نەگرێ لەبەر خوێندن. ئەمە من بەڵگەیەکم پێ نییە، ناتوانم ئەم جوابە بدەمەوە. زۆر داوای لە بدنەکەم لەو خۆشەویستە و لەو ئازیزە و لەوانێژی کە بینەرمانن کە تەماشامان دەکەن. خۆشەویستان و ئازیزان، لەیرە هاتینە کۆتایی ئەو پرسیارانەی کە دامان ناوی لە خزمەتی جەنابتانە 7 پرسیار بوو. ئەم 7 پرسیارە لە شێخی ساڵح بن منجد بوو، خوای گەورە جەزای ئەو بداتەوە، ئەو برایەنش کە
توانیان یارمەتی من بدەن لەم بەرنامە شیرینەدا. خوای گەورە مۆفەقیان بکە، سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکە. خوای گەورە سەرکەوتوی قیامەتی دنیاتان بکە. لێرە شۆ دەڵێم بە تایبەتی دوعایەک دەکەین، ئێمە هەموو کاتێ دوعا دەکەین، بەڵام هەندێ دوعا حەزەکەم بکەین ئەوش تاوان کردووە. خوای گەورە عیبادەتی هەموو لایەکمان قبول کا بۆ خاتری ناوە جوانەکانی، بە خاتری اسمی عەظەمی خۆی. خوای لە تەپاڕێینەوە مانگی ڕەمەزانی پیرۆز بە هەموو خەیر و چاکە و باشەکانی لە ئومەتی محەممەد قبولی بکەی. خوای گیان یا ڕەبی، خوای لە مردوەکانمان خۆشوی هەموو لایەکمان. خوایە ڕحم بە زۆندنەکانمانش بکەی. یا ڕەبی خوایە داوت لێەکەین ئەوانەی کەوا نەخۆشیانەیە داوای دوعای خێران کردووە، یا شافی خوایە شفای عاجلیان بۆ بنێری. ئەو کەسانەی داوای دوعای خێران کردو منداڵ و زوڕێتی چاکیان نابێ، خوایە زوڕێتی چاک و باشکەیتە نەسیبیان. ئەو کەسانی کە داوایان کردووە خوایە گیان قەرزارن، خوایە قەرزارەکانیان بۆ پڕکەیتەوە. یا ڕەبی ئەو کەسانەی نەدارن هەژارن، خوایە هەژاری و نەداریان لێلادەی و خوایە کە بیان کەیتە کەسی احتیاجی کەسیان نەکەی. یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە لێ تەپاڕێینەوە ڕحم بە دایک و خوشکەکانمان بکەی بە گەنجە جوانەکان. خوایە هەر گەنجێک خوایە وەتەمای زەواجە، وەتەمای سەرگیریە، خوایە کاری بۆ ئاسان بکەی، چی کوڕ بێ چی کچ بێ. خوایە گیان لێ تەپاڕێینەوە بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری اسمی عەظەمی خۆت ڕحم لە قوتابیە شیرینەکانمان بکەی، تەلەبە ئازیزەکانمان بکەی. خوایە سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکەی. یا ڕەبی خوایە ناجیحیان بکەی، سەرفەرازی دنیا و قیامەتیان بکەی. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێینەوە بۆ خاتری ناوە جوانەکانت. یا ڕەبی خوایە گیان وڵاتمان مەحفوظ کەی لە هەموو شەڕێک، لە هەموو یەک هەموو خراپەیەک. ئەوەی خراپە لێمان دوورکەیتەوە یا ڕەبی، چاکە و باشە بێتە ناومان، ئەوەی خراپە دەریکە لە ناومان. یا ڕەبی خوایە لێرە و لێ تەپاڕێینەوەی پەروەردگارە هەرزانی بگەڕێنیتەوە بۆ وڵاتمان. خوایە دڵمان بەرامبەر یەک پاکەیتەوە، عیبادەتمان لێ قبوڵ کەی، لە باشت و پان و بەرین هەموومان کۆکەیتەوە. وصلى الله على محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. خوای گەورە من و ئێوەش بێبەشنەکە لە ڕەحمەت و میهرەبانی خۆی. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە لێمان قبول بکە ئینشاء الله.